نەکەی برا نەکەی نەکەی مافی کووردا هەندا نەکەی هێش برینە تژی خوینە ئەvê carê خۆشاش نەکەی جار کنار مەگازیە ئێک هەوار و ئێک هیڤیە تەفگیانێن ئێک لەشیە ماکە هیڤیان ڤالا نەکەی خەما بهێلە بۆ سوبەهی دەم درەنگە تۆ ناگەهی نەکە بکەڤیە شاشیە دووهی ڕێبەند دوێرە لارێ نەکەی دیرۆک تەف خوین و برینە نەحەز ژمەرە برانینە هۆڤێن ئەڤرۆکە و دووهینە دۆزە خورتە ژبیر نەکەی بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی ئەمجارەمان لێدوانە لەسەر ژیان و شێعر و بەرهەمەکانی یەکێک لە شاعیرانی شاری ئاکرەی خۆشەویست یەکێک لەو شاعیرانەی کە بەناوبانگە لە شێعری بەرخۆدان و شێعری نیشتیمانیە ئەو شاعیرەشمان حکمەتی مەلایاسینە بۆ لێدوان لەسەر بەرهەم و شێعر و ئەدەبیات و ژیانی ئەم شاعیرەمان برای بەڕێز مامۆستای هۆزانڤان و نووسەر مامۆستا کەمال ڕەمەزان ئامادەی بەرنامەکەمانە مامۆستا کەمال بەخێر هاتیت زۆر سپاس بۆ vê delîvê xêr bên bo Akirê wargehê tevaya û pêkvejiyanê û kaniya binehatiya huner û peyva resana Kurdî xêr bên ser çawa زۆر سپاس بۆ بەخێر هاتیت parêz هەروەها برای ئازیز کاکە وریا شعبان بە ئامێری ساز لە بەرنامەکە ئامادەیە لەگەڵمانە بەخێر هاتی کاکە وریا مامۆستاجان وەکو سەرەتا ئەمانەوێ شتێک دەربارەی ژیانی شاعری شاری ئاکرێ کە بەداخەوە لەم ساڵانەی پێشوا بەجێی هێشتین لە تەمەنێکی گەنجێتیە شتێک لە دەربارەی ژیانی و بە بینەرانی خۆشەویستی بناسیێنی هەلبەزوانê hêja mamosta Hikmet Melasîn Akirî sala 1955 li bajarê Akirê ji malbateka ayînperwer ji dayîk bûye. Bab û kalên wî mamosta û zanayên ayînî bû. Di jîngehekê ayînî de perwerde bûye. Lewma dibînîn ev helbezvane herzî serhelî nivîsîna helbestê bû di temenekê biçîk de serhelî porosa nivîsîna helbestê bû û gelek hez kir. Heza wî ya mezin belkû xewna wî yê kew bû ku bibîte helbezvan û birêka helbestê darbirînê ji naxê xwe bike çunkî digot min gelek xewn hene. Naxê min hemî hez û xewnin û gelekê girêdayî ev axa xwe bû ev xelkê xwe gelê xwe bû û hest kir birînên xelkê xwe milletê xwe xaka xwe darbirînê ji wan birîna biket û wî peyamî hemî zelalî ve bigehînî. مامۆستاگیان کێ بوون ئەو شاعیرانەی کە لە پێشین و هاوچەرکی خۆیان هەبوون و کاریگەری هەبوو لەسەر حکمەتی مەلایاسین هەلبەزوانê hêja Mamosta Hikmet Melasîn gelekê daxbar bû ev qutabxana klasîk ya helbestê û yê daxbar bû helbezvanên mên klasîkên mezin mîna Ehmedê Xanî Melê Cezîrî her wiha ew helbezvanên beriya me beriya qonaxa wî çunkî ez û ew dê qonaq nebûn wekû heval û birader beriya wê qonaxê helbezvanên beriya wan ku diwarê neteweyî niştimanî da rûlê xwe hebû dengê xwe hebû helbet helbezvanê me yê pa hemiyan daxbar bû. Her wekû min amaje pê dayîm rejiyekê biçîk da dest nivîsîna helbestê kir. Xwedê jê razî helbezvan Hikmet Melasîn
خواندنا خویا ناوندی الآکره بدماهی اینا پاشرا السال 1900 از باورم 72 قصد خانه یا ماموسیان باجار دهو که کر ولویره خواندنا خوب داویدنی رساوی یا نویسین هلبس با سال 70 زبری تبا و هر وقت من گوتی پتر یه گردای هلبس و نتویم اجتماعی بو و شیا يعني براستی سرهلی برین ملت خوبید شیا سرهلی گریو گرفتن ملت خوبید اوی بخود گوته من بله گرای جا گنگشته دنا برآمد درست زبون لو گشته من کا کمال از وکو هلبزوانک از چجارا عشق هلبسته تیر نابم چونکی بدی داوی وی داوشته من بدی دامن از باورنا کم هلبزوانه کبید جا عشق هلبسته تیر ببید و مدفت از جسارت بویری سرهلی همی برین الملت خوبون و همی زلالی و از وی پیامی بگهینم مدوید او روش بید که بیجن حکمت ملیاسینی شیا پیامه کی بگهینید و شیا خدمته که پیشکشی دوزا ملت خوبک دیارە بێگومان لە شعرەکانیان زۆر دیارە زۆر ڕەنگی داوەتەوە یعنی کە ئەتوانین بڵین ڕۆڵێکی گەورەی هەبووە لە شعری بەرخۆدانە بەڕاستی جا من ویستم پرسیاری ئەوە بکەم زۆر لە شعرەکانی کراون بە گۆرانی و بە سرود ئایا هەر خۆی بۆ گۆرانی و سرود دایناوە و شاعرێکی لیریکی یا خۆی وای داناوە کە زیاتر گۆرانی بێژان و ئاوازدانەران بیکەن بە گۆرانی و سرود هر وکو جنابتا آماجه پیدای حکمت ملیاسین ای که جه هلبزوانین پیوا برخودانه و او قناغا او تداشیای قناغا پشتی پیلانا رشا جزایر سال 1975 و قناغا دست بکرنا خطیرا گشا شورشا گلانه توی قناغه دا پیوا برخودانه دنگ برخودانه هلبستا برخودانه بلن بو حکمت ملیاسین افراستی ایکش قارمان و قناغه شیا گلک هلبست و تکستن نتوایی و نشتیمانی و پشمرگاتی بن بیسید ویت نیریسی و وی حست کر بسیارتا جه خدا وی حست کر او هلبست او تکست بدنگن هنرمندان بینا گوتن ببنه چپر بو چپرین پشمرگه بله ما مصاجان اوه بله بله اوه حزوی بو کرم کر دێنەوە سەر باسی شاعر دوای ئەوەی کاک وریا و کاک حەمید شعرێکی ترەکەن بە میوان بارێ مە gelek girane dermanê me berxudan e hindî çeper bi dest xurtan e Kurd û hejar rabe ji xew ez dipirsim bo Kurd vema bendewarê kul û xema umêdên meman bêsema Kurd û hejar rabe ji xew To gernasê şer û cengî çima tomayî bi vî rengî Şepirze û mat û bêdengî Kurd û hejar rabe ji xew Çawa dijmin birî baxo Kurdistana kiriye ya xo Ji xaneqîn heta zaxo Kurd û hejar rabe ji xew Diyarbekir û warê botan Ji Sablaxê heta Bokan Kirne yax û Furs û Turkan Kurd û hejar rabe ji xew دەم خۆش کاک حەمیدیان دەست و پەنجە و خۆش بێ کاک وریاگیان مامۆستاگیان وەکو ئەزانین کە شعرەکانی کاک حێمەدی مەلایاسین زۆربەیان لەلایەن با بڵێن گۆرانی بێژانەوە و کراوە بە سرودیش کێن ئەو کەسانەی کە شعرەکانیان کردووە بە گۆرانی و بە سرود ڕاستی پرانیا تکستن هەلبەزوانێ ژا حکمت مەلیاسین ئاکری لە هونەرمەندێ پێشمەرگە ئەردوان زاخۆیی هاتنە گوتن ساڵ 1982 ئەو هەمی سرود
ئەو هەمیسرانێ نیشتیمانی منەتەوەی bi dengê hunermendê pêşmerge Erdogan zaxwî û bi awazên hunermendê şehîd Imad Akirî hatine gotin û awaz jê re hatine jinî. Helbet li sala 1983 ev Sirûde ev sirane belav bûn. Belav bûn û geştine naxên hemî Kurdên dilsoz. Yani bi rastî dikarim bêjim ev Sirûde û ev siranê netewê niştimanî çeperekê karîger û xwaragirê pêşmerge. بەڵێ ئەو ئەردوان زاخۆی گەیشتۆ بە دەڤەری ناوچی ئێمەش بەڵێ Ev Sirûde navdar bûn. Yani piraniya xelkê me. Hemî te xwe tu bêjin xelkê me serhêlî wa Sirûda bûn. Nûker gencên me gel xwe dibêj neve. Ji wana hinnemaye dihêy neve. Av awarî vexwîne ve. An bi metrelûza nexwerin. Barkin ji warê me herin. Gelek Sirûdên dî. بەڵێ مامۆستا ئەو وەکو هەندێک کاری چالاکیە بۆ لە بواری دامەزرانی ڕێکخراوەی و هەندێک کۆمەڵات بە دیاریکراوی لە شاری ئاکرەیە بەڵێ. حەزەکەم باسێکی ئەولایەنی ژیانی بکەیت. خودê jê razî mamosta Hikmet Melasîn wekû mamostayekê çalak damezrênerekê serekiyê bi zava rewşenbîrî li Akirê rastî. Bi zava rewşenbîrî li Akirê êkem senterê rewşenbîrî bû ku piştî serheldana pîroza gelê me sala 1991 hatiye damezrandin. Êkem senterê rewşenbîrî bû. Seyda Hikmet ek ji damezrênerên serekiyên zava rewşenbîrî bû û çalakiyên wên rewşenbîrî pêşçav bûn rolê wî wekû helbezban wekû mamosta di barê çanda Kurdî da û di barê perwerdê da yê pêşçav. دکتۆر گیان وەکو ئەزانین کە شاری ئاکرێ شارێکی زۆر دێرینە مێژوویەکی زۆر دێرینی هەیە و یەکێک لەو شاعرانەی کە لەم شارە هەڵکەوتووە کە حکمەتی مەلایاسینە زۆر گرنگی و کەسێکی خەمخۆر بووە بۆ کولتور و بۆ فەرهەنگ و بە ئەدەبیاتی شاری ئاکرێ ئەو کارانەی ئەو هەڵوێستانەی کە حکمەتی مەلایاسین هەی بووە چی بوون؟ ئەڤە لایەنێکێ دیە گرنگێ ژین و ژینێگارە خودێ ژاڕازی مامۆستا Hikmet Melasînî bû belê beriya ez bersiva te bidem divêt min kommenteka dîş heye ji bilî Sirûda niştimanî helbezvan Hikmet Melasînê mezin hemî dergehên dîyê jiyanê dixutin lê çiwet hemî sektera da romansiyet eşq ciwanî fêrbûn qutabxane perwerde lê ya giring nikwî ciwanî bû çi ciwanî çi cure ciwanî ciwaniya azadî ye çunkî digotî da bêşte min ez meznahiya ciwaniyê et azadiyê da dibînim wextê ez bînim mirovê Kurd gelê Kurd yê azad e ez gelek xwe bi ciwan dibînim ez gelek jiyanê bi ciwan dibînim neqû ji bilî Sirûda niştimanî hemî dergehên diyên xwetayîn û helbestê nivîsîn û bo romansiyetê û bo eşqêş helbestê nivîsîn belê sebaret pirsa cenabê te Hikmet Melasîn tinê helbezvan nebû êbî serekê çalak xemxûrekê kultur û dîroka bajarê Akirê êkiş berhemên wî yên hejî Akirê di ropelên dîrokê de rastî ev berheme ku ez xwe gel dabûm em piştevan bûn بۆ wî berhemî ku ew berhem çapê bibînît û bihête çapkirin û bigehte berdest û çavên xwîndevanan ew berhem ev ro jê derek an çavkaniyekî giring e bۆ dîroka Akirê bû pertûxana Akirê ji bilî vî berhemî heman demda Hizir li dîvçûnê dikir vekolînê dikir li dûr pêvajoya edebiyata Kurdî li bajarê Akirê helbezvanên caran zana û rewşenbîrên me yên berî nûke lewma berhemekê dîşê heyî ew jî li jêr navê dîwana Xaldefendiyê Qaziyê Akireyî û Xaldefendiyê Qaziyê Akireyî kesayetiyekê navdarê Akirê bû mamostayekî ayînî bû zana bû mavperwer bû helbest nivîsîn واتە مامۆستا یعنی ئەو تەنها وەکو شاعیرەکاری نەکردووە چ وەکو ڕەخنەگر و توێژەرەوەیەکی کاری کردووە کە وەکو شاعیرانی تر بەڵێ بەس
من پرسیارەکەم ئەو بوو بێگومان ئاکرێ مێژوویەکی زۆر دێرینی هەیە شارێکی زۆر دێرینە خۆی کە ئەم خەمخۆری مێژووی ئاکرێ بووە یعنی خەمخۆری مێژووی کورد بووە چونکە ئەمە بەشێکی دێرینە لە کوردستان ئەم کتێبەی کە ئەم نووسیوێتی بێگومان لەوانەیە چەند کتێبی تریش هەبێت لە نووسینەوە لەسەر مێژووی ئاکرێ ئەم کتێبەی ئەو چەند ڕۆڵی هەیە وەکو سەرچاوە لە مێژووە بەرهەمێ مامۆستا حکمەت مەلاسینی دەکارم بێژم ئێکەم بەرهەم بۆ دبارێ پێواژیە دیروکیە ئاکرێ چونکە هەتانوکە بەرهەمێک بوێ ئاوایی بوێ بەرفرەهیە نات بۆ نویسین هەرچەندە مامۆستا خۆت بێژیت پێشگوتنە بەرهەمێ خوددا دبێژیت ئەس دیروک نویس نیمە من کابراایەکی ئەکادیمیست نیمە دبارێ دیروکیدا بەس خەمخۆرەکەم ماوەی نزیکی 10 ساڵ کار لەسەروی بەرهەمی کردە ئەو بەرهەم بوو چاافکانیەک نوکە بوو ڤەکولەرتمە بۆ وان مامۆستایان بەڕێسێن و حەزاوە نویسینە دیروکە ئاکرێ کللتوری ئاکرێ بۆ چاافکانیەک باوەڕکە ئەو بەرهەم هەرچەندە 500 دانەژاتە چاپکردن نوکە نەمایە بەس بێگومان 10 ساڵ کەسێک خەریکی کارێ بێت خۆی نووسەر و خۆی ئەدیب و خۆی ڕۆشن بیر بێت بێگومان بەرهەمێکی جوانێ بێت بە هیواین چاپ کرێتەوە مامۆستاکە چێت بیت نوکەم داخواستکەن و ئەو بەرهەمە جارە دیکە چاپاتویە بێتە چاپکردن چونکی ئەم پێتبینە نەما پەرتوخانە و گەل داخوازە سەر هەی ئەوە ئەو بەرهەمێ ئێکێ بوو دیشێن بێژن دبارێ دیروک ئاکرێدا هەرچەند نوکە بەرهەمێکی دیشی هەی و ئەو ژی بناوێ جامیە ئاکرێک و جهێ دڵخۆشیەیە ئەف بەرهەمە ئەفساڵە گەشتە بەر دەست و چاوێن خوندەبانە یا بەڕێز نویسەر ئازاد مستەفا ئەو بەرهەمیش یعنی پڕاستی دشێن بێژیم چاافکانیەکە دیە بۆ دیروک و کەلتور و ڕەوشە فولکلوریە ئاکرێ بەڵێ مامۆستا دینەوە سەر باسەکەمان گەر خەندەخان بە هاوکاری کاکەوریە شعرێکی ترمان پێشکەشکەن من فيايو من فيا جنيفا دلي من فيا لناف شنق حوريا بجني بلند من فيا چندیگریا من ندید یا من دوید او کیه بشتی هنگی من ودید لناف باغ و کانیا سینگو برید و غبون لیره لسر هفدبون كيفي لناف برزبون دلو هلكة هيفيا دەم خۆش خەندەخان زۆر سپاس مامۆستاجان ئێمە باسی لایەنی شاعیرەتی ئەومان کرد باسی وەکو توێژینەوەی مێژووی بەڵام ئەوەی کە ئێمە ئیزانین ڕۆژنامە نووسێکی زۆر بەتوانە بۆ گەلێک وتار و نووسینی هەیە لە ڕۆژنامە و گۆڤارەکانی گۆڤارە کوردیەکانە ئەمێ ڕۆڵی ئەو لەو بوارە بۆ ئێمە ڕوون بکەیتەوە بەلەژبلی نویسینە هەلبەستێ وەکو هەلبەزبان و نویسەر و خەمخۆرێ دیروکا گەلێخو و دامەزرێنەرێ سەرەکیە بزەوە ڕەوشەمبیری ئاکرێ بۆرێ ڕۆژنامەوانیە دەژین ڕۆلێ خۆ هەبوو ئەیەک بوو ژێ دامەزرێنەرن بۆڤارەکە سەرەکیە زارروکان لە ئاکرێ هەمان دەمدا نویسینێن وی گوتارێنی دە ڕۆژنامە و گۆڤارێن کوردیدا تایبەت لە ئاکرێ بەڵاو بوون و جێ خۆ هەبوو ڕاستی خامەیە مامۆستا حکمەتی نەفتەنێ خامەیە هەلبەستێ بوو خامەیە دیروکێ بوو خامەیە ڕۆژنامەوانیە بوو دەنگێوی دەوی باری داشت یە بلم بوو و جهێویشێ بەرچام ڕاستی بەڵێ مامۆستاگیان کۆی بەرهەمەکانی لە کتێب و دیوان دوو دیوانی هەلبەست لەژێ ناوێ دیوانە ئێکێ وار و بەرخۆدان ئەمە دیوانی نەخریە دیوانی یەکەم ساڵە 2008 هاتیە چاپکردن
جلای وزارت روشنبیری و هنری و دیوان دوی ستاف که بای اوش پشتی مال آواهیاوی دیوان آوی دوی ستاف که بای هاتا چاپ کرن و کفت بردست و چاپن خونده بانا هلبزبانی راستی گلک هلبسه بون بس پرانیا هلبسنی هاتنا وندا کرن هندک هاتنا دست سر کرن نخو برهمه که برینه هلبسته هبو بەڵێ مامۆستا کاری هەیە کە نووسرابێت و تا ئێستا چاپ نەکرابێت حتی نوکه از نزان براستی من پیزانینینه که برهمه که دی هبید بس دباره هلبسته دا اف دو دیوانه هبون و دباره دیرو که پیواجوی ادبی دا آکره دروپلین دیرو که دا که معامجه پیکر چافکانیه که گرنگه بو دیرو که آکره و دیوانا خالد افندی قاضی آکری بەس ئەوەی کە بیستومە دیوانێکی لە سەردەمی حیزبی بەعسە بەناوی فرمێسکا بشکوڕین کە ئەو دیوانە فەوتاوە هۆکاری فەوتانی ئەو دیوانە چی؟ هۆکاری هنگی ئەو دیوانە دیف پێزانینێ من دابوو دەستی برادەرێکی نازانم ئەو برادەر نەشیا وێ دیوانێ پارێزیت و نازانم ئەڵێ کو وندا بوو هەندێک تەکستت وێ وندا بوون هندێک جاراش وی بوو من بەحەز کردی گوتی هاتە دەستە سەرکردن وەختی خۆ هاتە دەستە سەرکردنی ئیتر چارەنووسی نەما مامۆستاگیان دو پرسیارمان وەکو ستافی بەرنامەی قەلەندەرخان ئەمانەیە ڕای بەڕێزت وەکو نووسەر لەسەر نووسینەکانی حکمەتی مەلا یاسین چییە؟ حکمە مەلا یاسین هەلبەزوان نووسەر مامۆستایەکێ چالاک و دێرین و ڕۆژنەمەوانێکێ خودی خامەیەکێ بلند و بەرهەمدار حکمە مەلا یاسین شیە پەیامێ خۆ وەکو هەلبەزوان بە دڵسۆزی بگەیت حکمە مەلا یاسین شیە خەمخۆریە خۆ بۆ باژەرێ خۆ بۆ خەلکێ خۆ بۆ دیروک و کەلتورێ خۆ بەلی بکەت بسەلمینی هەمان دەمدا حکمە مەلا یاسینی پیتە ئەدەبێ باژەرێ خۆ ئەدەبێ ملەتی خۆدا و پیتە بە بەرهەمێ زاروکاندا و پیتە کامازن بە قوتابخانێدا هەلبەست هەیە بۆ زاروکای نویسی بۆ قوتابخانەیە نویسی بۆ گرنگیە پرۆسا پەروەردێ نویسی حکمە مەلا یاسین بەدیدا من مرۆڤێک بوو شیە بە پەیڤا خۆ بە دەنگێ خۆ بە پەیام ڕەهەند یە مەزن بیت خوددان ئاسوو بیت خوددان گەلێک خەون بیت مامۆستاگیان لە کۆتایی بەرنامەی قەلەندەرخانی ئەمڕۆماندا ئەمانەوێت زۆر سپاسی بەڕێزە بکەین سپاس بۆ ئەو هەموو زانیاریانەی لەسەر شاعیر بە ئێمەت بەخشی سەرچاوانمان هاتی سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بەرنامەی قەلەندەرخانە کە بڕاستی ئەس بینیم دەرگەهێکێ بەرینە بۆ پێواژووەکە گەلێکە گرنگ دژیانە هەر ملەتێکیدا ئەوژی پێواژوویە چاندی پێواژوویە ئەدەبیە هەر ملەتێکی ئەس باوەرم ئەف بەرنامە جهە خویە مەزن پێگەی خویە مەزن هەبیت دنافقادا چاندا کوردیدا شانازی بەڕای بەڕێز دۆکەین زۆر سپاسی کاکوریاشەکەین دەست و پەنجە و خۆش بێ بەخێر بێ سەرچاوانمان زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدیشەکە ئازیزانی قەلەندەرخانە بە شارێکی جوانی شاعیر کە لەلایەن کاک حەمیدەوە خوێندرێتەوە کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەم شەومان دێنین تا دیداری داهاتوو هەر شاد و سەرفراز خوزی جارێک تە ببینم هەندی مایمە ئەز لێ دنێ من دوێت چیت ji hizra min belê çiriyeyê naçinê neşên bîrkem hindî heme dê hermînît şenga dilî ya naçîtîn ber hizra min gerdeh biçûyîk biçne milî yarê lome ji min neke ئاگردێ مینیت هەلکری نەبدەست منە باوەڕ بکە خودێ هۆبێ پێحەزکری من دوێت بنڤم هەمی گاڤە بەلچی خەوا من پێبێ بەلێ خەو ژی ناگریت چاوە مال سەرسێلێ
خەواچێتێ